بینەرانی بەڕێز ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد و کامەران خۆشحاڵین کە لە دیدارێکی نوێ و هافەیڤینێکی نوێ لە ئەنقەرەی پایتەختی تورکیاوە لەگەڵتان دەبین. هافەیڤینی ئەم جارەمان زۆر جیاوازە لەوانەی پێشوو لەبەرەوەی ئەم جارە لەگەڵ کەسایەتیکی دیاری تورکیا کە شوێن پەنجەی با سیاسەتی تورکیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە دیارە. پێشتر وەزیری دەرەوەی تورکیا، سەرۆک وەزیرانی تورکیا، ئێستاش سەرۆکی پارتی داهاتووە. میوانی ئەم جارەمان زۆر بەڕێز دکتۆر داود ئەحمەد داودۆغڵو، سەرۆک وەزیرانی پێشووی تورکیا و سەرۆکی پارتی داهاتووە. جەنابی سەرۆک وەزیران گەلێک سوپاس، ئێوارەتان باش، سوپاس بۆ ئەم دیدارە لەگەڵ کوردستان 24 و هەروەها سوپاس کە ئەمەش مایەی شانازیە بۆ من کە بتوانم ئەم دیدارە لەگەڵ بەڕێستان ئەنجام بدەم. دووبارە سوپاسانەکەین بۆ ئەو کاتەی بە ئێمەتان بەخشیوە. سپاست دەکەم، شەرەفمەندم. باش، دەمەوێت سەرەتا لە تورکیا و کێشەی کوردەوە لە تورکیا دەست پێ بکەین. بۆ خۆت باش ئاگاداری لە ساڵی 2009 تا ئەو کاتی کە پرۆسەیەک هەبوو بۆ ئاشتی تێکچوو، بۆ پرۆسی ئاشتی بوو بۆ چارەسەری کێشەی کورد لە تورکیا. بەڵام پرسیارەکەی من ئەمەیە، دەبێت پێم بڵێ بەڕوونی دوای 10 ساڵ لەو پرۆسێ ئەو پرۆسەیە بۆ سەری نەگرت، بۆ تێکچوو. First of all, let me put a framework on this issue. سەرەتا دەمەوێت چوارچێوەی ئەم کێشەیە باس بکەم. کۆماری تورکیا دەوڵەتێک نییە پاش شۆڕشەکانی کۆلۆنیالیزم دامەزرابێت، بەڵکو کۆماری تورکیا درێژکراوەی ئیمپراتۆریەتی عوسمانیە و لە سەلجوقیەکانەوە لە مێژوویەکی دوور و درێژەوە بەردەوامە بوونی هەیە. پەیوەندی نێوان تورک و کورد لە تورکیا کێشەیەکی نەژادی نییە و بەند بێت بە کێبڕکەی مێژووی یاخود کێشەی مێژووییەوە. دەوڵەتی کۆماری تورکیا پاش جەنگی جیهانی یەکەم لەلایەن تورک و کورد و ئەلبانی و عێراقیەکان و گشت دانیشتوانی ئەنادۆڵ و عەلەویەکانەوە دژی ئیمپریالیزم دروست بوو. هەر بۆیە ئەم گۆڕانکاریانە سەدەیەکی دوور و درێژیان خایاندووە و بە دڵنیاییەوە چەندین سەرکەوتن و شکستیش لە ماوەی ئەو سەدەیەدا تۆمار کراون. ئەمەش تەنها بۆ دانیشتوانی کوردی تورکیا هەژمار ناکرێ، بەڵکو بۆ چەندین کەرتی تریش ڕاستە. بۆ نمونە لە ساڵانی هەفتاکاندا ئایدۆلۆژیا چەپڕەوەکان و لە ساڵانی 90دا هەندێک لە گروپە ئیسلامیە محافیزکارەکان دووچاری چەندین کێشە بوونەوە. بەڵام خاڵی سەرەکی و ستاتیکی کودەتا سەربازیەکەی 12 ئەیلولی 1980 بوو کە ڕژێمێکی ئۆتۆکراتی دامەزراند و گشت جۆرە جیاوازیەکی ئایدۆلۆژی و نەژادی و ئاینی و هەتە دوایی ڕەت کردەوە. لە ساڵی 2009دا دەستمان کرد بە پرۆسەیەک بە ناوی پرۆسەی چارەسەر. بۆ چوونی سەرەکی ئێمە ئەوەیە ئەم قەیرانانە وەک قەیرانی کوردە عەلەویەکان بەهۆی نەبوونی دیموکراسیەتێکی تەواو و سەرتاسەریەوە بوو لە تورکیادا. بۆ من وەک کەسێکی سیاسی و ئەکادمی گشت نەتەوە و زمان و کەرت و ئاین و گروپە ئاینیەکان لە کۆمەڵگەیەکی دیموکراسیدا یەکسانن لە تورکیا. بەداخەوە لە ڕابردوودا وەک لە ساڵانی 80 سەدەی ڕابردوو پێشتریش بێڕێزی بەرامبەر بە زمانی کوردی دەکرا و ڕێگا بە بەکارێنانی نەدەدرا و تەنانەت هەندێک جار زمانی کوردی ڕەت دەکرایەوە. ئەمە نەک تەنها دژی یاساکانی دیموکراسیەت بوو، بەڵکو دژی کولتوری مرۆڤایەتیش بوو. کاتێک لە ساڵی 2013دا لە دیاربەکر گوتارم پێشکەش کرد، تەنانەت لە ساڵی 2016دا جارێک وەک وەزیری دەرەوە و دواتر وەک سەرۆکوەزیرانی تورکیا دووپاتم دەکردەوە کە من کەسێکی تورکمانم و خەڵکی چیاکانی تۆڕۆسی ناوەڕاستی ئەنادۆڵم. من چ مافێکم هەوە وەک منداڵێکی خێڵێکی تورکمان، منداڵێکی دیاربەکریش هەمان مافی هەیە و هەمومان لەو وڵاتەدا یەکسانین. زمانی تورکی ڕێزی لێدەگیرێ و زمانێکی وەک زمانی کوردی زمانی فقیەتی ئێران و ئەحمەدی خانیە و وەک زمانی تورکی بۆ ئێمە پیرۆزە. لەبەر ئەم هۆیەشە هەندێک هەنگاوی دیموکراسیمان گرتەبەر و تایبەتمەندی و نەریتە کولتوریەکان و کۆمەڵێک دامەزراوەی تایبەت بە زمان و کولتوری کوردی دامەزران. یەکێک لە لایەنە گرنگەکان بۆ کورد بریتیە لە بە دیموکراسیکردنی گشتی تورکیا.
لەو سۆنگێشۆ دەتوانم بڵێم زۆرێک لە کۆمەڵگاکانی تورکیا کێشەیان هەبووە و بۆ دەستەبەرکردنی دیموکراسی جەنگاوین. دووەم لایەن زیاتر هەرێمیە لە ڕۆژهەڵات و باشووری ڕۆژهەڵاتی تورکیا کە زۆرینەی هاوڵاتیانی کوردیان لێ نیشتەجێن. دانیشتوانی کوردی تورکیا وەک ئەوەی عێراق و سووریانین. هەندێک جار بە خەڵکی و هاوڕێ کورد و تورکەکانم دەڵێم گەورەترین شار کە کوردی تێدا دەژی نە هەولێرە و نە دیاربەکر بەڵکو ئیستانبوڵە لە ڕووی دانیشتوانی کوردەوە. کەواتە ئیستانبوڵ نە شارێکی کوردیە و نە تورکیە و نە بۆسنەییە بەڵکو شاری هەمووانە بەیەکەوە و دیاربەکریش بە هەمان شێوە. کەواتە لە تورکیا پێویستمان بە ئازادی ڕادەربڕین و ئازادی بەردەوامبوونی کولتوری گشت نەتەوەکان هەبوو نەک تەنها کورد بەڵکو ئەرمەنیەکانیش و چەرکەسیەکانیش و چەندانی تریش. هەر بۆیە ئەمە کاردانەوەیەکی زۆر باش بوو چەندین سەرکەوتنی گەورەمان بەدەستێنا و من وەک بیرمەند و سیاسەتمەدار و دەوڵەتمەدارێکیش پشتیوانێکی بەهێزی ئەم پرۆسانەم کردووە. لایەنێکی تریش هەیە ئەویش کێشەی ئاسایشە. هەر کاتێک پرۆسەیەکی دیموکراسی لە ئارادابێ پێویستە چەک و تونند و تیژی بوەستن. لە ساڵی 2013دا پەیامەکەی پەکەکە بە ئەوە ڕوون بکەمەوە کە پرۆسەی دیموکراسی بەن نییە بە هیچ مەرجێکەوە و گفتوگۆ هەڵناگرێ. مافی دیموکراسی هاوڵاتیانی تورکیا بۆ هەمووانە و هیچ سەودایەک هەڵناگرێ و لە هەمان کاتدا لە تورکیا دوو پایەت هەبێ ئەوانیش دیموکراسیەتێکی تەواو بێت ئەوە ئەوەی تری ئاسایشی گشتیە. ئەگەر ئاسایشی نێوخۆیت نەبێ دیموکراسیەتی شت نابێ و تونند و تیژی و چالاکی تیرۆریستی ئاسایشی نێوخۆی لە ناو دەبن. لە کۆمەڵگە دیموکراسیەکاندا لە کۆمەڵگە دیموکراسی پێشکەوتوەکاندا مافی دیموکراسی هاوڵاتیان هەیە. لەو بوارەشدا تورکیا سەرکەوتنێکی بەرچاوی تۆمار کردووە. بەڵام دواتر لە سەرەتای ساڵی 2015 بۆ 16 هەندێک لە لایەنگرانی پەکەکە هەستان بەدانانی بربەست و هەڵکەندنی شەقامەکان لە شارەکان و ئەمەش بەردەوام بوو سەرڕای ئەو بەڵێنەی دابوویان بۆ وەستاندنی تونند و تیژی. تونند و تیژیەکان پەرەیان ساند بەداخەوە. 4 ساڵ لەمەوبەر کتێبێکم نووسی بە ناوی سیستەمیک ئێرثکویک بوومە لەرزەی سیستماتیکی لەبارەی قەیرانە نێودەوڵەتیەکان. لە ساڵی 2013 کاتێک پرۆسەی چارەسەریمان ڕاگەیاند ئەرێنی ترین و پێشکەوتوترین هەنگاو بوو. بەڵام لە هەمان ساڵدا لە تورکیا هەندێک کێشەی ترمان هەبوو. هەندێک کێشەی سیاسیمان هەبوو کە ئەو پرۆسەی چارەسەریان شێواند و هەندێک لایەنیش بە خراپی بەکاریان هێنا بۆ ئەنجامدانی چەند چالاکیێکی تونند و تیژی و ئەمەش بووە هۆی وەستاندنی ئەو پرۆسەیە. کاتێک لە حوزەیرانی 2016دا دوو پۆلیسی تورکی لە نێو ماڵەکانی خۆیاندا و لە ناوخەودا کوژران ئەوەش کۆتاییەکەی بوو. بەڵام لە دیموکراسیدا کۆتایی نییە و هەمیشە سەرەتایەکی تازە هەیە و هیوادارین سەرەتایەکی تازە دەست پێ بکەین بۆ چارەسەری ئەو کێشانە. جەنابی سەرۆکوەزیران ئێستا شتی تر ڕووی داوە جارێکی کە حکوومەت لە تورکیا خەریکی ئەم پرسەیە جارێکی کە تەنانەت کار گەیشتۆتە ئەوەی کە پارتێکی نەتەوەی ترین پارت لە تورکیا کە هاوپەیمانی ئاک پارتیشە داوا دەکا ئۆجەلان ئازاد بکرێ نەکەر ئەوە تەنانەت دەڵێ با ئۆجەلان بێتە پەرلەمان و لە پەرلەمانەوە داوای هەڵوەشانەوەی پەکەکە و چەکدانان بکات. پێت وایە ئەمە پرۆسەیە کە دەستی پێکردوتەوە بە شێوازیی نوێ بە شێوازیی تر؟ بەڵێ ئەوە دەتوانم بڵێم گوتارێکی شۆکێنەر بوو لەلایەن دەوڵەت باخچەلیەوە و لە هەمان کاتیشدا سەرنجڕاکێش بوو. نەک تەنها لە دوایین گوتاریدا بەڵکو لە یەکی تشرینی یەکەمەوە لە دەستپێکی دانیشتنەکانی پەرلەمانەوە گوتاری زۆر بەهێزی هەبووە. داوای چارەسەری ئەو کێشانەی کردووە و وەک کۆتایی هێنان بە تیرۆر و لە هەمان کاتدا کردنەوەی دەرگای سەردەمێکی تازە. گوتارەکەشی لەوبارەیەوە جیاواز بوو. چونکە کاتێک پرۆسەی چارەسەر لە ڕابردوودا دەستی پێکرد دەوڵەت باخچەلی وەک پارتێکی نەتەوەی دژی ئەو پرۆسەیە بوو لە ڕابردوودا. بە بۆچوونی خۆم من پشتیوانی گوتارەکانیم کرد و گوتم ئەمە دەرفەتێکی باشە و نابێت لە دەستی بدەین. بۆچی؟ چونکە ئەو دوولایەنەی دژی یەکترین بەرگری لە دەست پێشخەریەکی نوێ بکەن ئاسانتر دەبێت بەرەو پێشچوون ڕووبدا. بەنسبەت نەتەوە پەرستێکی ڕەسەنی تورک ئەگەر ئەو بەرگری لە مافی کوردان بکاو
نەتەوە پەرستێکی کوردیش بەرگری لە یەکێتی تورکیا بکات هاریکاری پرۆسەکە دەکەن و با ببینین چی دەبێت چونکە ئەمڕۆ لە پەرلەمان پرسیارم کرداخۆ سەرۆک ئەردوغان پشتیوانی ئەو دەستپێشخەریە دەکات و لە چ چوارچێوەیەکدایە بۆ ئەوەی نەخشە ڕێگامان لێوە دیار بێ و بزانین دواتر چی بکەین. کەواتە ئێستا پرۆسەیەکی ئاشتی ڕاستەقینە لە تورکیا هەیە؟ I want to be optimistic. من حەز دەکەم گەشبین بم چونکە من هەمیشە بەرگریم لە باشترین پەیوەندی و بە دیموکراسیکردن کردووە نەک تەنها لە نێو خۆی تورکیا بەڵکو لە دەرەوەی تورکیاش. ئەو دانیشتوانە کوردەی لە وڵاتانی دراوسێماندا دەژین هەمیشە پەیوەندێکی زۆر باشم هەبووە لەگەڵیاندا و ئەمەش بۆ ئاشتی هەرێمەکە پێویستە. بەڵام لە هەمان کاتدا پێویستە هەنگاو و نەخشە ڕێگا بەرجەستەیەکەمان لێوە دیار بێ و بزانین هەنگاوی دواترمان چییە. لێرە بەڕێز باخچەلی هەنگاوێکی گرنگی بەرەو پێشەوە ناوە و پێویستە هەنگاوی دواتریش کە پێویستە بندرێ لەلایەن سەرۆک ئەردوغانەوە ڕابگەیەندرێ چونکە ئەو سەرۆکە و ئەو لە داهاتوودا پرۆسەیەکی لەو شێوەیە بەڕێوە دەبات. دواتر لە هەمان کاتدا پەکەکە و سەرکردە و ڕێکخراوە پەیوەندیدارەکان نابێ ئەو دەرفەتە لە دەست بدەن و پێویستە هێزری خۆیان لە گشت چالاکێت تونند و تیژیەکان پاک بکەنەوە و ئاور لە ڕابردوو نەدەنەوە بەڵکو تەماشای داهاتوو بکەن. جەنابی داودۆغڵو کەواتە با ئەم پرسیارە بکەم من ئایا هەرێمی کوردستان دەتوانێت چ ڕۆڵێک بجێڕێت لە پرۆسەی ئاشتی لە تورکیا؟ مەبەستت هەرێمی کوردستانی عێراقە؟ بە درێژایی ئەزمموی سیاسیم و تەنانەدا و کاتەش کە کاری ئەکادیمیم دەکرد هەمیشە بەرگریم لە پەیوەندیەکی بەهێز کردووە لەگەڵ هەرێمی کوردستانی عێراقدا چونکە پردێکە لە نێوان تورکیا و عێراق و لە هەمان کاتیشدا لە ئێستادا قۆناغێکی تازە هەیە گۆڕانکاریەکی تازەی پەیوەندی نێودەوڵەتیەکان هەیە لە هەرێمەکەدا و پەیوەندی ئێمە لەگەڵ ئیدارەی حکوومەتی هەرێمی کوردستاندا لەگەڵ مەسعود بارزانی و تاڵەبانی لە ڕابردوودا نایاب بووە چونکە گرینگە. چ ڕۆڵێکیش دەبینن یەکەم ئەگەر ڕۆژێک پێویست بێت چالاکیە تیرۆریستیەکان بوەستێن دەبێت لە هەرێمی کوردستانەوە بوەستێت لە قەندیل. هەر بۆیە ڕۆڵی هێزە ئەمنیەکانی کورد و پێشمەرگە گرنگی خۆی هەیە بۆ هەماهەنگیکردن لەگەڵ ئاسایشی تورکیادا. دووەم پەیوەندێکی باشی نێوان هەرێمی کوردستان و تورکیا هاریکاری کوردان دەبێت نەک تەنها لە تورکیا بەڵکو لە چوارچێوەی هەرێمیدا هاریکاری کوردان دەبێ و دۆخەکە ئاسانتر چارەسەر دەبێت بەرەو پێشچوون دێتە ئاراوە. هەروە دەشمەوێ نمونەیەکی سەرنجڕاکێش بخەمە ڕوو. لە ساڵی 2013دا کاتێک من وەزیری دەرەوە بووم بەڕێز نێچیروان بارزانیم بانکێشت کرد بۆ شاری وان لەگەڵ 4 پارێزگاردا لە هەرێمی کوردستان و 4 پارێزگار لە تورکیا. کۆبوونەوەیکی هاوبەشمان ئەنجامدا. لەوان من و نێچیروان بارزانی و پارێزگارەکانی تورکیا و پارێزگارەکانی هەرێمی کوردستانی عێراقیش کۆبوونەوەیکی هاوبەشمان ئەنجامدا. هەر یەکە پارێزگاری چەند شارێکی جیابوون بەڵام بەرژەوەندێکی هاوبەشیان هەبوو بەرژەوەندێکی ئابووری دیاریکراویان هەبوو کێشەکانمان چارەسەر کرد. دەبێت بیرمان نەچێ یا ئەوە تا بەیەکەوە سەرکەوتوو دەبین و ئابووریمان پەرە پێدەدەین یا هەردووکمان بەیەکەوە شکست دەهێنین. پێویستە هەمومان سەرنجمان لە سەرکەوتنمان بێ بەیەکەوە هەردوو لا براوە دەبین. ئێستا دەمەوێت بزانم ئێوە پەیوەندیەکانتان لەگەڵ هەرێمی کوردستان چۆنە و ئایا خۆشتان هیچ پلانێک پرۆژەیەکتان هەیە لەگەڵ هەرێمی کوردستان جێبەجێ بکەن؟ وەکو کەسی خۆم پەیوەندیەکی زۆر باشم هەبووە. لە ساڵی 2010 دەگەڕامەوە بۆ ژیانی ئەکادمیم دوای کۆتایی هاتنی خولەکەم. بەڵام لەو کاتەدا قەیرانێک لە نێوان تورکیا و عێراق و تورکیا و هەرێمی کوردستاندا هەبوو. بۆ ئەمە بەستە چوون بۆ بەغدا و چاوم بە مام جەلال و نێچیروان بارزانی و کاک مەسعود کەوت. بۆ ئەمە بەستە چووم کەیسێک دژی ئاکپارتی جوڵێندرا بوو بۆ قەدەغەکردنی و ئەمە ژوای کرد لە سیاسەتدا بمێنمەوە. گرنگترین پەیوەندی بۆ تورکیا ئەم پەیوەندیەیە بۆ ئاسایش و خۆشگوزەرانیمان. ئێمە وەک حزب ئەمەمان هەیە و سپاسی مەسعود بارزانی دەکەم. ئێمە پێی دەڵێن کاک مەسعود چونکە کاتێک تووشی ڕووداوی
سەرخەرەکە بووم لەوان 2 ساڵ لەمەوبەر تەلەفۆنی بۆ کردم و لە تەندروستی پرسییم. بۆیە ئێمە ئەو پەیامە باشانە لە نێوان خۆماندا ئاڵوگۆڕ دەکەین و هەفتەی داهاتووش دەچم بۆ دوهۆک بۆ ئامادەبوون لە کۆنفراسی نێودەوڵەتی و کەواتە پاش 7 یان 8 ساڵ دووبارە دەگەڕێمەوە بۆ هەولێر و دوهۆک و بەداخەوە ڕەنگە ئەم جارە نەچم بۆ سلێمانی، بەڵام بە شاری خۆمیان دەزانم. باش جەنابی داوتۆڵۆ، ئێستا لە تورکیا تێگەیشتنێک هەیە سەبارەت بە سیاسەتەکانی ئەحمەد داود ئۆغڵو. دەڵێن سیاسەتەکانی ئەو بووە هۆی ئەوەی کە ئەو پەیوەندیانی نێوان سووریا و تورکیا بترازێ و بە ملیۆنان هاوڵاتی سووریش بێن ببن بە پەناهەندە لە تورکیا. لەسەر ئەم قسەیە جەناب بەدڵی چی؟ ئەمە جیاکاریە و بێگومان دەبێت سیاسەتمەداران ئامادە بن ڕەخنەیان لێ بگیرێت. ئەگەر ئەکادمی بیت ڕەخنەت لێ دەگیرێت، ئەگەر سیاسی بیت ڕەخنەت لێ دەگیرێت. بەڵام ئەمە ڕاست نییە. یەکێ لە باشترین پەیوەندی کاتێک من سەرۆکی ڕاوێژکارانی وەزیری دەرەوە بووم لەگەڵ سووریا، لە ماوەی خولەکەی مندا مەرجی پاسپۆرتمان لە نێوانمان هەڵگرت و گەشتکردن ئازاد بوو. پرۆژەیەکیش لە مێشکم و کتێبەکانمدا هەبوو هەوڵمدا جێبەجێ بکەم و لە ساڵی 2011 زۆر نزیک بووین لە جێبەجێکردنی پرۆژەکە. یەکێک لەوانە یەکێتی میسۆپۆتامیا بوو. تورکیا و کوێت و سووریا و عێراق بوو. ئەوی تر یەکێتی لێڤانس بوو. لە تورکیا و سووریا و لوبنان و ئەردەن پێکات بوو. بۆ ئەرکێکی گەورەی لەو جۆرەش چەند کۆبنەوەیەکی کابینەی حکوومەتمان ئەنجامدا لە نێوان تورکیا و سووریا و لە نێوان تورکیا و عێراقیشدا. لە ڕۆژێکدا لە مانجی تەمموزی 2010دا 48 ڕێکەوتن نامەمان لەگەڵ عێراق واژۆ کرد و لە 2009دا کاتێک وەزیر بووم 52 ڕێکەوتن نامەمان لەگەڵ سووریا واژۆ کرد. کۆبنەوەی هاوبەشی کابینەی حکوومەت بۆچی ئەو شتانە گۆڕان؟ ئەوانەی ڕەخنەم لێ دەگرن بیریان چۆتۆ لە ڕابردوودا کاتێک دۆخی سووریا باش بوو، ئەمانە لەلایەن حکوومەتەوە کرابوون کە هەوڵی منیشی تێدا بوو. کەی ئەمانە گۆڕان؟ لە ساڵی 2011 و لە میانی بەهاری عەرەبیدا پەیوەندی بەردەواممان لەگەڵ سووریا هەبوو. تا ئەو کاتەی حکوومەتی سووریا هێرشی کردە سەر هەریەک لە شارەکانی حەلەب و حەما و حمس، ئەتاکیا و دێرە زور و ئەوانی تر و تا ئەو کاتەی چەکی کیمیاییان دژی هاوڵاتیانی سووری بەکارێنا پەیوەندی باشمان لەگەڵیان هەبوو. بەڵام کاتێک جەنابەت بیرتە کە سەدام چەکی کیمیایی لە دژی هەڵەبجە دژی برایان و خوشکانمان و منداڵانی کورد بەکارێنا، کوردەکان هاتن بۆ تورکیا و ئێمەش بەخێرهاتنمان کردن، چونکە ئەو ناوچانە دیوار نین. هەر شتێک بەسەر کوردەکان دابێ لە عێراق واتە بەسەر ئێمەشدا هاتووە، چونکە ئەوانە خوشک و برای ئێمەن. بە هەمان شێوەش پەنابەرە سووریەکان ئەوانەی ڕوبەڕووی چەکی کیمیایی بوونەتەوە لە ناوچەی گۆتا لە ڕۆژهەڵاتی دیمەشق و هەروەها قوربانیانی بۆمبە بەرمیلیەکان لە حەرەب و موشەکبارانەکانی تر هاتوونەتە تورکیا و تەنانەت ئێستاش تورکیا دەوڵەتێکی ناوەندی بووە تەنانەت لە مێژوشدا. بۆ نمونە بۆسنیەکان کە دراوسەی ئێمەش نین، کاتێک جەنگی نێوان بۆسنیا و سربیا بەرپا بوو، بۆسنیەکان هاتنە تورکیا. کاتێک جەنگی چیچان لە ئارادا بوو، چیچانیەکان هاتنە تورکیا و هەروەها کاتێک لە عێراق جەنگ هەبوو، عێراقیەکان هاتنە تورکیا و ئێستاش لە سووریا و ئەمەش بەلای منەوە کەیسێکی مرۆییە. ئێمە وەک تورکیا هیچ بەشداریەکمان لە جەنگی سووریادا نەبووە و هیچ هێزێک یان هیچ شتێکمان دژی سووریا بەکار نەهێنا. بەڵام بەداخەوە قەیرانی نێوخۆیی هەبوو پاش سەرهەڵدانی داعش، ئەمە بوو بە کێشە بۆ سووریا و دانیشتوانە کوردەکەی. جەنابی داودۆغڵو، ئێستا ماوەیەکە سەرۆکۆماری تورکیا بەڕێز ڕەجەب تەیب ئۆردوگان هەوڵ دەدات پەیوەندیەکانی لەگەڵ سووریا ئاسایی بکاتەوە یا چاچی بکاتەوە. سەرۆک کۆماری سووریاش مەرجی هەیە، دەڵێ بە مەرج، ئەویش دەڵێ سوپای تورکیا دەبێت لە سووریا بکشێنەوە. پرسیارەکە ئەمەیە، تورکیا ئامادەیە لە پێناو ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ سووریا سوپاکەی لە
سووریا بکشێنێتەوە یان هیچ جۆرە ئۆپراسیۆنێکی تر ئەنجام نەدات؟ بێگومان قەیرانی سووریا قەیرانێکی زۆر ئاڵۆزە. ئەمە قەیرانێکی نێوان تورکیا و سووریا نییە. سەرەکی ترین قەیران لە نێوان ڕژێمی سووریا و خەڵکی سووریایە. بەلایەنی کەمەوە بەشێکی بەرچاوی خەڵکی سووریا، کورد و عەرەب و تورکمانەکانی باکووری سووریا زۆرینەیان بەدەست ڕژێمی سووریاوە ناڵاندویانە. پێویستە چارەسەرێکی کاریگەر بۆ قەیرانی سووریا بدۆزرێتەوە. من دژی هیچ دیالۆگێک نیم لەگەڵ حکوومەتی سووریا و هەرەمە ژوای کردووە سەرۆک ئەردوغان هەوڵی دروستکردنی ئەو دیالۆگە بدات. کاتێک لە ساڵی 2011 چوون بۆ سووریا، یەکێک لەو کێشانەی باسمان کرد لەگەڵیاندا پێدانی هاوڵاتی نامە بوو بە هاوڵاتیە کوردەکان لە سووریا. کەواتە پێویستە حکوومەتی سووریا دەست بە چاکسازیەکی نێوخۆیی و ئاشتەوایەکی نێوخۆیی تایبەت بە خۆیان بکەن، ئەو کات ئاسان دەبێت. زۆر باشە. کەواتە بەڕای تۆ باشترین چارەسەر بۆ کێشەی کورد لە سووریا چییە؟ کێشە گەورەکەی سووریا بریتی نییە لە نەبوونی سوپای تورکیا لە وڵاتە. کاتێک من لە دەسەڵات بووم، من هیچ سوپایەکەم نەناردە ئەبێ. بەڵام لەوە بەدواوە و لە ساڵی 2016 بۆ یەکەم جار سوپای تورکیا چووە سووریا. بەڵام بەلەبەر چاوگرتنی بوونی ئەندامانی داعش و کێشەی ئەمنی، تورکیا ناچار بوو بچێتە نێو سووریاوە. تورکیا دەتوانم بڵێم بۆ حکوومەتیش کە ماوەی 8 ساڵە لە دەسەڵات دانیم و زۆرینەی ئەو پەنابەرانەش لە ماوەی ئەم 8 ساڵەدا هاتوونەتە تورکیا و زۆرینەی ئەو قەیرانانەش ڕوویان داوە، بەڵام دەتوانم بڵێم هیچ ویستێکمان نەبووە یان پێشێلکاریەکی خاکی سووریامان نەکردووە. بەڵام گرنگترین شت ئاشتەوایی نێوخۆیی سووریایە. یاسایەکی ئەنجومەنی یاسایشی نەتەوە یەکگرتووەکان هەبوو لە کانونی یەکەمی 2015دا داوای دیالۆگی گروپەکانی سووریای دەکرد لەگەڵ ڕژێمدا لە پێناو سووریایەکی نوێدا. هەر کاتێک بە شارەسەت گفتوگۆ لەگەڵ خەڵکەکەیدا دەکات، تورکیا هیچ نیازێکی نییە لە سووریا بمێنێتەوە. Groups and regime for a new Syria. Once Bashar Assad have this dialogue with his own people, Turkey will not have any intention to stay in Syria. جەنابی داودۆغڵۆ، یعنی ئێستا حالیان قسە لەسەر ئەوە ئەکرێ دەڵێن تورکیا بە تەمای ئۆپراسیۆنێکی ترە لە سووریا. تا چەند ئەمە ڕاستە؟ و ئایا تورکیا پێویستی بە ئۆپراسیۆنی تر هەیە لە سووریا و ئایا رووسیا کە هاوپەیمانە ڕێپێ ئەدات بە تورکیا بە ئۆپراسیۆنێکی تر؟ بێگومان لە ئێستادا وردەکاریم لا نییە لەبارەی کێشەکانی ئاسایش لە سووریادا، چونکە دەزانی من 8 ساڵە لە دەسەڵات نیم. بەڵام دەتوانم بڵێم تورکیا بەلایەنی کەمەوە ئەگەر خۆم لە دەسەڵات بوومایە نەمدەویست چالاکی سەربازی ترمان لەوێ هەبێ و هەوڵم دەدا کێشەکانی سووریا بە ڕێگەی ئاشتیانە چارەسەر بکەم. بەڵام ئەگەر هەڕەشەیەک بۆ سەر تورکیا هەبێ و لێشاوێکی تری پەنابەران بەرەو تورکیا بێ، بێگومان تورکیا هەنگاوی پێویست بۆ خۆپارێزی دەگرێتە بەر. باش. ئێستا تورکیا بە شێوەیەکی بەردەوام دەڵێ پاشەوەی ترامپ هاتۆتەوە سەرکار، ئەمریکا هێزەکانی لە سووریا دەکشێنێتەوە. ینی تەنانەت 1-2 ڕۆژ لەمەوە بەر وەزیری دەرەوەی وەزیری بەرگری تورکیا ببوورە، وتی لە ناوچەکەش دەکشێتەوە نەکرد لە سووریا. پێت وایە ینی تا چەند ئەمە ڕاستە بۆچی ئەمریکا دەبێت بکشێتەوە لە قازانجی تورکیایە کشانەوەی ئەمریکا لەوێ؟ Of course I cannot say I cannot speak on behalf of Trump, but Trump is a politician of surprise. بێگومان من ناتوانم لە بری ترامپ قسە بکەم، بەڵام ترامپ سیاسیەکە هەڵسوکەوتی چاوەڕوان نەکراوە. یاسایەکی تایبەتی نەتەوەی گرتوەکان هەیە بۆ سیاسەتی دەرەوە، بەڵام ترامپ لە ڕابردوودا بەسەر ئەو یاسایانەدا بازی داوە. بۆ نمونە ناساندنی قودس وەک پایتەختی ئیسرائیل لە کاتی ئەودا بوو. پێچەوانەی جارنامەکانی سەر بە نەتەوەی گرتوەکان و سیاسەتی دەرەوەی ئەمریکاش بوو. هەر لەبەر ئەمەشا بەڵێنەکانی زیاتر گۆشەگیر خوازیە بە واتایی نایەوێت ببێت بە بەشێک لە قەیرانەکە.
بەڵام لە ڕابردووشدا هەندێک بڕیاری دابوو کە کەس چاوەڕوانی نەدەکرد. بابزانین چی ڕوودەدا. بەڵام وەک تورکێک بە چاوێکی بێگانە تەماشای کوردی سووریا یان کوردی عێراق یان عەرەبەکانی سووریا و عێراق ناکەم بۆ ئەوەی پێویستمان بە نێوەنگیری خەڵکی ئەمریکا یا رووسایە دەستوەردان هەبێت. ئێمە خاوەنە ڕاستەقینەکانی ئەو ناوچە و هەرێمەین. پێویستە تورکیا بە شێوەیەکی ڕاستەوخۆ ڕوبەڕوو لەگەڵ کوردی سووریا و کوردی عێراقدا گفتوگۆ بکە. ئەگەر سوپای ئەمریکا ناوچەکە جێبەهێڵێ، ئێمەی تورک و کورد و عەرەب و ئێرانیەکان بەیەکەوە لەم هەرێمە دەژین و پێویستە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵ یەکتر بدوین. پێویستمان بە نێوەنگیری ئەمریکا نییە بوو. زۆر باش. بڕستە داوتۆغڵۆ ئێستا ترامپ جارێکی کە هاتۆتەوە سەر دەسەڵات لە ئەمریکا. پێشبینیتان بۆ پەیوەندیەکانی تورکیا لەگەڵ ئەمریکا بۆ داهاتوو چۆنێ بێ؟ بەرەو باشی دەچێ یا بەرەو خراپ؟ بەڕاشکاوانە دەڵێم ئاستەمە پێشبینی بکرێ، بەڵام سەردەمی نوێی ترامپ جیاوازتر دەبێت لەوەی پێشوو. لەبارەی کەیسی فەڵەستینەوە جیاوازیەکی ڕوون لە نێوان تورکیا و ئەمریکادا هەیە. کاتێک تەماشای تیمەکەی ترامپ دەکەم، زۆربەیان زیاتر پشتیوانی ئیسرائیلن بە بەراورد لەگەڵەوانەی ئیدارەی بایدندا. ئەمەش کێشە دروست دەکات. سەبارەت بە ئۆکرانیاش تورکیا ڕۆڵێکی نێوەنگیری باشی هەبووە لە نێوان ئۆکرانیا و رووسیادا. بەڵام ئەگەر بۆ نمونەیەکێ لە ڕاوێژکارانی ترامپ گوتی پێویستە ئۆکرانیا هەرێمی کریمیا لەبیر بکات بۆ رووسیای جێبهێڵن، تورکیا ئەمەی پێقبوڵ ناکرێت، چونکە سەروەری خاکی ئۆکرانیا بۆ ئێمە گرینگە و کریمیاش بەشێکە لە ئۆکرانیا. بۆیە دەبێت کەیسەکان یەک بە یەک گفتوگۆیان لەبارەوە بکرێت. زۆر باش. زۆر باش. جەنابی داوودۆغڵۆ، با بینە سەر دۆخی ئابووری تورکیا. ئێستا دۆخی ئابووری تورکیا خراپە، هەڵاوسانێکی زۆر هەیە، دۆخی بازار گەیشتۆتە لوتکە. بۆچی تورکیا وای لێ بەسەر هاتووە؟ لە ساڵی 2019 هێواشێواش هەڵاوسان زیادی کردووە. بۆچی بوا لە ئابووریەکەی تورکیا هاتووە؟ ئابووری تورکیا بوای لێ بەسەر هاتووە. When I resigned as Prime Minister in 2016, May, کاتێک لە ساڵی 2016 دەستم لە پۆستی سەرۆکوەزیران کێشایەوە لە مانگی ئایاردا ڕێژەی هەڵاوسان لە تورکیا لە 6 تاوەکو 6.5 بوو. هەڵاوسانی بەرەمێنان لە ساڵێکدا لە 3.2 بوو. دۆلارێک 2.7 لیرەی تورکی بوو. چی گۆڕە؟ ئابووری شتێک نییە لە بۆشاییدا بێ، بەڵکو بەندە بە ڕێخستنێکی یاسایی و سەروەری یاساوە. سەرەکی ترین هۆکاریش لە تورکیادا ئەو قەیرانانی چواردەور نییە، بەڵکو بەداخەوە ئیدارەیەکی زۆر خراپی مەلەفی سیاسەتی دارایی هەبووە لە تورکیا تا ئەم دواییانە. هەروەها گەندەڵیەکی گەورەش هەبووە. سەرەکی ترین جیاوازیش لە نێوان من و هاوڕێکانیشم لە حکوومەت یاسای ئیتیکی سیاسی بوو. بۆ گەشەیەکی بەردەوامی ئابووری پێویستت بە سیستەمێکی شەفافی بە تەندەرکردن و یاسایەکی شەفافی ئابووری و سەروەریەکی دیموکراسیانەی یاسا هەیە. بەداخەوە لە 2016 تاوەکو ئێستا کێشەیەکی گەورە و قوڵی گەندەڵیمان هەبووە. گەندەڵی تەنها کێشەیەکی ئیتیکی نییە، بەڵکو بریتیە لە خراپ بەکارهێنانی سەرچاوە ئابووریەکان. لە ئێستاشدا هەندێشت لە سیستەمی ئابووریدا هەیە. شتنەوەی پارە و ڕێکخراوە مافیا ئاساکان و چەندانی تر کە کاریگەریەکی نەرێنیان بەسەر ئابووریەوە هەیە. کەواتە ئەوەی پێویستە بکرێت، ئێمە لە پارتەکەماندا بڕوامان وایە پێویستمان بە چاکسازیکی ڕاستەقینەی ئابووری هەیە. هەروەها پێویستمان بە چوارچێوەیەکی یاسایی هەیە بۆ دڵنیاییدان بە داهاتووی وەبەرهێنان و پێویستیشە سیاسەتێکی حەکیمانەی داراییمان هەبێ. لەم چەند ڕۆژەی ڕابردوو گوتارێکم لە پەرلەمان پێشکەش کردو. کەمترین موچە زۆر نزمە و نادات پەروەریەکی زۆر لە دابەشکردنی داهات و ئابووریدا هەیە. بۆیە پێویستمان بە چاکسازیەکی بەرجەستە هەیە لە نزیکەی گشت کەرتەکانی ئابووریدا. In these days today I made a speech in the parliament
minimum wage is very low. There should be an injustice in economic economic sharing of economic resources. So there is a need of a huge comprehensive reforms almost in every sector of economy. زۆر باشە. بەرز داودۆغڵو ئێستا بەردەوام باسی هەڵبژاردننی پێشوەختە کرێت لە تورکیا. ئایا هەڵبژاردننی پێشوەختە بەهۆی خراپی دۆخی ئابوووریەوەیە یاخود دەتانەوێ سیستەمی سەرۆکایەتی گۆڕانی بەسەرابێت هۆکارەکەی سیستەمی سەرۆکایەتیە؟ هەمیشە دەڵێم کە دووشت هەن لە تورکیا هەرگیز نایانزانین. یەکەمیان ڕۆژی مردنە کاتێک دەمرین، دومیشیان بەرواری هەڵبژاردنەکانە. دەکرێت هەڵبژاردن لە هەر کاتێکدا بێ، بەڵام بێگومان 3 ساڵ و نیو ماوە بۆ هەڵبژاردننی داهاتوو، بەڵام دۆخی ئابووری ئێجگار خراپە و بەداخەوە ژمارەیەکی زۆر کێشەی یاسایی و کەمی متمانە دەبێت بە سیستمی یاسایی و دادوەری و لەبەر ئەمەشە پێویستمان بە هەڵبژاردنێکی تازەیە. بەڵام لە سیستمی تورکیدا کە من پێی دەڵێم سیستمی سەرۆکایەتی ساختە نەک سیستەمی ڕاستەقینەی سەرۆکایەتی، لە تورکیا ئاسان نییە بڕیار لە هەڵبژاردننی پێشوەختە بدەیت. تەنها سەرۆک دەتوانێت ئەو بڕیارە بدا، یان ئەگەر هاوبەشەکەی کە باخچەلیە. چیتر پشتیوانی نەکات، ڕەنگە ئەو کات پێویستمان باڵبژاردنێکی بە پەلەی نوێ هەبێت. بەڵام من پێم وانییە ئەمە بکرێت، بەڵام ئەگەر پێویستمان بێ لەبەر هۆکاری ئابووری و داڕمانی ئەم سیستەمە ساختەی سەرۆکایەتی گرنگە بکرێت. زۆر باشە. بەرز داودۆڵۆ، ئێستا بۆ خۆت ئاگاداری شەڕێکی گەورە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە. ئەگەر بڵاو بێتەوە ڕەنگە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە یەکەوە بسووتێنێ. پێشبینیتان چییە بۆ داهاتوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟ ئەم شەڕە درێژە چێشێ گەورەترە بێ یاخود هێشتا بواری دایلۆگ و کوشاندنەوەی ئاگرەکە هەیە؟ من زۆر نیگەرانی داهاتووی ناوچەکەمانم. نزیکەی 100 ساڵ لەمەوبەر لە جەنگی جیهانی یەکەمەوە تاوەکو ئێستا پاش هەموو جەنگێکی گەورە یان گۆڕانکاریەک ئەم هەرێمەی ئێمە دووچاری زیان بووەتەوە. لە جەنگی جیهانی یەکەمدا ناوچەکەمان لەلایەن سایکس بیکۆ دابەشکرا و تەنانەت شارەکانیش دابەشکران، وەک ڕەسولعین و جەیلان پەنار و سنووری نێوان تورکیا و سووریا بەنێو 2 شاردا ڕۆیشت و دابەشی کردن. خەڵکی دابەش دەکرێن و بۆیە ئێمەش پاش جەنگی جیهانی زیانێکی گەورەمان کرد. دووەم جەنگی جیهانی ڕوویدا. ڕاستە ئەم جەنگە لە ئەوروپا بوو، بەڵام ناوچەکەی ئێمەی تووشی زیان کرد، چونکە بەهۆی دامەزراندنی ئیسرائیلەوە قەیرانێکی قوڵ دروست بوو. ئەویش کێشەی فەڵەستینە و تاوەکو ئەم ڕۆژ چارەسەر نەکراوە. پاشان ڕژێمە ئۆتۆکراتیەکان سەریان هەڵدا پاش کۆلۆنیالیزمی بەریتانی و فەڕەنسی و سەددام و حزبی بەعس لە عێراق و سووریا و چەندین جەنگ ڕوویاندا لە ماوەی جەنگی ساردا، وەک جەنگی ئێران و عێراق و ئیسرائیل و میسر و جەنگەکانی 1973 ئێمە باجەکەیماندا. پاش گۆڕانکاریەکان و جەنگی سارد دووبارە جەنگی عێراق و کوێت و داگیرکردنی عێراق و 1 ملیۆن عێراقی لە کورد و شیعە و سوننە و تورکمان و عەرەبمان لەدەستدا. کەواتە پاش هەر گۆڕانکاریە کە لە ناوچەکەی ئێمەشدا ڕوویان نەداوە و لە ئەوروپا ڕووی داوە باجەکەی بە خەڵکی ئێمە دراوە. ئەوەی نیگەرانیشم دەکا لەو سەردەمەدا بەداخەوە نەتەوە یەکگرتوەکان زۆر لە 5 بۆ 10 ساڵی ڕابردوو لاوازترە. توانای نەتەوە یەکگرتوەکان کەم بووەتەوە. بۆ نمونە من نێوەنگیر بووم لە 2006 و 2009 و 2012 و 2014 جەنگەکانی نێوان ئیسرائیل و غەزە لەلایەن فەڵەستینیەکانەوە من یەکێ بوون لە نێوەنگیرەکان و جەنگەکانیش هەر بەردەوام بوون. لە 2012 بۆ ماوەی 8 ڕۆژ و لە 2009 بۆ ماوەی 44 ڕۆژ بەردەوام بوون. ئێستاش ساڵێکی بەسەردا تێپەڕیوە و هیچ ئاگربەستێک نەهاتۆتەکایەوە. لە نەتەوە یەکگرتوەکان ناکۆچی نێوان رووسیا و ئەمریکا و
رووسیا و یەکێتی ئەوروپا و ئەنجومەنی ئاسایش وەک سەرهەڵدانەوەی جەنگی سارد وایە. نابێ ئێمە ئەم جارە باجەکەی بدەین. چارەسەرەکەشی چییە؟ چارەسەرەکە دیالۆگە. تورک و کورد و عەرەب و ئێرانیەکان پێویستە دیالۆگێکی جددی و ڕێکخراوەییان هەبێت بۆ ڕێگریکردن لە قەیرانی هاوشێوەی ئەوانەی ڕابردوو. بێجگەلەوەی ئێوە کەسێکی سیاسەتمەدارن، ئێوە کەسێکی ئەکادیمیشن. زۆر باشە. ئێستا زۆرێک لە لێکۆڵەرەکان، زۆرێک لە هەواڵسازەکان، زۆرێک لە سیاسەتمەدارەکانی تریش باسی گۆڕانکاری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەن. چ جۆرە گۆڕانکاریەک بەڕای ئێوە؟ گۆڕانکاری سیاسی ڕوودەدات یاخود گۆڕانکاری جوگرافی ڕوودەدات؟ ڕەنگە چەند سیناریۆیەکی جیاواز لە چەند شوێنێکی جیاواز هەبن، بەڵام لە کۆتاییدا وەڵامی وڵاتانی ناوچەکە چی دەبێت؟ هەمیشە حکومداری هەرێمیم بەلاوە پەسەند بووە. پێویستە ڕێگە لە هەڵگیرستانی جەنگی نوێ لە ناوچەکە بگرین. هەروەها پێویستە پێش هەموو شتێک وڵاتانی ناوچەکە هەروەک وتم تورکیا پێویستی بە چاکسازیە و هەموو وڵاتان پێویستیان بە چاکسازیە. پێویستمان بە چاکسازی نێوخۆییە. پێویستە گشت وڵاتان پێویستیان ناوخۆیەکانیان پڕ بکەنەوە و پێویستە پەیوەندیکی ئاشتیانە لە نێوان وڵاتانی دراوسێدا هەبێت. ئەگەر سنووری ناوچەکە دەست بە گۆڕانکاری بکە، وڵاتان دەست بە گفتوگۆ دەکەن و ئەمەش جەنگ ناوەستێت، چونکە من لە کتێبەکەمدا ئاماژەم پێداوە وڵاتانی ناوچەکە وەک ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەک دیوارێکە بە خراپی دروستکرا بێ و تەنها یەک بەردی لێ دەربهێنیت هەمووی دادەڕمێت. کەواتە چارەسەرەکە چییە؟ کاتێک لە دەسەڵات بووم هەمیشە بانگەشەم بۆ یەخستنی ئابووری و پێکەوە ژیانی کولتوری و سیاسەتێکی دەرەوەی فرە ئاراستە و دیپلۆماسیەتی ئاشتی دەگەرد. میزۆپۆتامیا یەک یەکێتی بوو. پێویستمان بە ناوچەیەکی ئابووری تازەیە لە میسۆپۆتامیا، لە لێڤانت، لە میسر. ئەو کات دەتوانین ئاشتی دەستەبەر بکەین. من نیگەرانم چونکە چەند بۆچوونێک هەیە بە تایبەتی لە ئەمریکا ئەوانیش ئیڤانجێلیکە تۆندڕەوەکان بڕوایان وایە دەوڵەتی ئیسرائیل پیرۆزە، بۆیە ئەوان گەلێکی هەڵبژێردراوی خوددان و خاچێکە خوددا بەڵێنی پێیان داوە. ئەمە زۆر مەترسیدارە. لەم هەرێمەی ئێمەدا پێویستە تورک و کورد و عەرەب و ئێرانیەکان زۆر وریابن و لە دژی یەکتر هان نەدرێن. پێویستە ئامادە بن بۆ ئەوەی بەیەکەوە کار بکەن بۆ هاتنەدی ئاشتیەکی هەرێمایەتی کە خەڵکی ناوچەکە خاوەنداریەتی بکات. زۆر باشە. بەڕێزا و دەوڵۆ با بگەڕێمەوە سەر پرسیارەکانمان سەبارەت بە تورکیا و ناوخۆی تورکیا. بۆچوونێک هەیە دەڵێ بەرەی ڕاست لە تورکیا سەرڕای ئەوەی لە چەند پارت و ڕێکخرا و فراکسیۆنی جیاواز پێکدێن، بەڵام لە کۆتاییدا هەمویان یەک دەگرنەوە ئەبنە یەک هەڵوێست. ئایا هیچ ئاسۆیەک هەیە بۆ نزیکبوونەوەی ئێوە لەگەڵ ئاک پارتی و دەمەوێت بزانم پەیوەندیەکانتان لەگەڵ ئاک پارتی چۆنە؟ I was chairman of AK Party in the best time of the party. من لە باشترین سەردەمدا سەرۆکی ئاک پارتی بووم و لە هەڵبژاردنەکانی 2015دا بە زۆرترین دەنگ لەسەر ئاستی گشت هەڵبژاردنە دیموکراسیەکانی تورکیادا یەکەم بووم و دەنگی 49.5 لە سەدی خەڵکم بەدەستێنە. ڕەنگە بپرسید بۆچی لە ئاک پارتی جیابوومەوە. سەرۆکوەزیرانی ئەو کات ئەردۆغان هاوڕێیەکی زۆر نزیکمە، هاوڕێیەکی زۆر نزیکم بوو. زۆرێک لە وەزیرەکانی ئاک پارتی پێشتر قوتابی خۆم بوون و هاوڕێی نزیک من. کەواتە بۆچی هۆکارەکەش دەگەڕێتەوە بۆ یەک جیاوازی بنەڕەتی سیاسەتکردن. بۆ من سیاسەت بابەتێکی ئەخلاقیە و ئەمانەتە و سیاسەت ئەو کاتە بۆ من مانایەکی هەیە ئەگەر
بێخەوش بێت. بەداخەوە ئاکپارتی هەروەک دەڵێن دەسەڵات گەندەڵ دەکا. دوای ماوەیەکی زۆر لە دەسەڵاتدا چەندین گەندەڵی لە نێو ئاکپارتی و حکوومەتدا سەری هەڵدا. بۆیە من بە هاوڕێکانم لە نێو ئاکپارتی گوت کە پێویستمان بە چاکسازیە لە نێو پارتەکەدا و لەگەڵیدا لە نێو تورکیادا. لە ساڵی 2016دا پێشنیاری دەستەوارەیەکی چاکسازی لە ئیتیکی سیاسی و یاسای بەتەندەرکردن و یاسای بنیاتنان و یاسای شەفافیەت و یاسای داراییکردنی یاسای سیاسی و چەندانی ترم کرد. تەنیا بۆ ڕێگریکردن لەم گەندەڵیە بۆ ئەوەی دیموکراسیەتی سەروەری یاسا بکەین بە بنەمای سەرەکی ئاکپارتی. بەڵام بەداخەوە هەندێک کەس لە ئاکپارتی تا دەهات دەوڵەمەندتر دەبوون بەهۆی پۆستەکەیانەوە و هەندێک لەوانەش کە تۆڕێکی گەندەڵیان پێکەی کێشیان لەگەڵ مندا هەبوو. منیش ناچار بووم جیا ببمەوە چونکە من ناهێڵم یەک فلس لە گەنجینەی دەوڵەتدا بە خراپی خەرج بکرێ. تۆ ڕاست دەکەیت پارتێکی زۆر لە تورکیادا هەن بەوەی ئێمەوەش. هەمیشە هەوڵم داوە یەکیان بخەم و بیان کەم بە جێگرەوەیکی بەهێزی ئاکپارتی. چونکە دیموکراسیەت لە ساڵی 1950کانەوە تاوەکو ئەمڕۆ بە شێوەیەک بووە سەرکردەکان حکمی وڵاتانیان کردووە. ئێستا پێویستمان بابەرەیەکی جیاوازێ و پێویستە سیاسەتی تورکیا دووبارە دابڕێژرێتەوە. هەر بۆیە پەیوەندی باشمان لەگەڵ هەندێک لە پارتەکان هەیە و لە پەرلەمانی تورکیادا گروپێکمان هەیە لە 2 حزب پێک دێ. پارتەکەی ئێمە و پارتی سەعادەت کە گروپێکی پەرلەمانیمان پێکێناوە و هیوادارین ئەو گروپە گەورەتر بکەین و هیوادارین ڕۆژێک ئەگەر ئاکپارتی بڕیاریدا لە هەڵەکانیان تێبگەن کە چۆن ئاکپارتی بەهێز بوو لە 2016دا کاتێک من سەرۆکوەزیران بووم، ئەردوغان سەرۆک بوو لەو کاتەوە تاوەکو ئێستا 49.5% دابەزیوە و بۆ 22%. بەبێ پشتیوانی پارتی نەتەوەپەرست مەهاپا نەیان دەتوانی هەڵبژارنەکان ببەنەوە. بۆیە پێویستە ڕەخنە لە خود بگیرێت. ئەگەر ئەمەش بکرێت دەرگامان کراوەن و دەتوانین لەگەڵ هەموواندا دابنیشین و قسە بکەین لە پێناو تورکیا و ناوچەکەشدا. So there is a need of a self-criticism. If it is being done, our doors are not closed to anyone. We can sit and talk with everybody for the sake of Turkey and for the sake of our region. زۆر باشە. جەنابی داودۆغڵۆ ئێوە پەیوەندیشی نزیکتان لەگەڵ سەرکردەکانی هەرێمی کوردستان و لەگەڵ خەڵکی کوردستانی شەیە. دەمێ بزانم وەکو دوا پرسیاریش پەیامتان بۆ خەڵکی هەرێمی کوردستان چی؟ I want to extend my best greetings. You know, when I went to Erbil, whenever I go, دەمەوێ ئەوپەڕی سڵاوی خۆمیان پێ بگەێنم. کاتێک چوون بۆ هەولێر یان هەر کاتێک دەچون بۆ ئەوێ هەمیشە حەز دەکەم بچم بۆ بازار و کاتێک دێمە نێ و شەقامەکانی هەولێر وا هەز دەکەم لە قۆنیام کە شاری خۆمە. هەمووان دەمناسن و ئاگایان لە دۆخی تورکیایە و هەندێکیان هەوڵ دەدەن بە تورکی لەگەڵم بدوێن. بۆیە هەز دەکەم ڕاستە شارێکی عێراقیە، شارێکی کوردستانیە، بەڵام من هەز دەکەم هەولێریم، هەز دەکەم سلێمانیم، چونکە لە سلێمانیش مێژوویکی هاوبەشمان هەیە. سڵاو و ڕێزم بۆ گشت برایان و خوشکانمان لە هەرێمی کوردستانەیە و دەڵێم ئێوە خوشک و براتان لە تورکیا هەیە. تورکیا دوژمنی ئێوە نییە و ئێوەش دوژمنی ئێمە نین. ئێمە مێژوویکی پڕئاشتیمان بەیەکەوە هەیە و سەرکەوتنمان تێدا تۆمار کردووە و دەتوانین دووبارە چیرۆکی سەرکەوتن بەیەکەوە تۆمار بکەین. بۆیە ئێمە ڕێز لە سنوورەکان دەگرین. بەڵام من جیاوازیەک لە نێوان هەولێر و دیاربەکر و ئیستانبول و بەغدا نابینم و هەفتەی داهاتوو دێمە هەولێر و دۆک بۆ بینینی خوشک و برایانم. پاش 8 ساڵ بیری هەولێر دەکەم، بیری سلێمانی دەکەم، بیری دهۆک و زاخۆ هەمووان دەکەم. سوپاس بۆ ئەم دەرفەتە ناوازەیەش. دەستخۆش هەر لە ئێستاوە بەخێراتنتانەکەین بەخێر بێن بۆ هەرێمی کوردستان. جەنابی دکتۆر ئەحمەد داودۆغڵو
سەرۆکوەزیری پێشووی تورکیا و سەرۆکی پارتی داهاتوو هەروەها ئەکادیمیست و مامۆستای زانکۆ گەلێک سوپاس بۆ ئەم دیدارە لەگەڵ کوردستان 24 سوپاس بۆ ئەو کاتەی بە ئێمەتان بەخشی ئێمە پێی شەرافەتمەند بووین سوپاسانەکەین کە لە ئەنقەرە لەم هافەی بینە لەگەڵ کوردستان 24 بوون گەلێک سوپاس بۆیەوە شەرەفمەند بووم سوپاس بۆ سەردانکردنمان بڵێ بینەرانی بەڕێز ئەم هافەی بینەشمان ئەم دیدارشمان لەگەڵ زۆر بەڕێز ئەحمەد داودۆغڵ و سەرۆکوەزیرانی پێشووتری تورکیا و هەروەها سەرۆکی پارتی داهاتوو لە ئەنقەرەی پایتەختی تورکیاوە لێرەدا کۆتایی هات تا دیدارێکی کەو بێگەشتنەوەیکی نوێ و هافەی بینێکی نوێ شاد و بەختەوەربن و خواتان لەگەڵ